بۆیە عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرموویەتی ئینسانی ئیماندار لە سایەی ئیمانەکەی لە سایەی نووری ئیمانەکەی هەمیشە گوناه و تاوانەکانی وا دەبینێت کە لەسەر چیایەک وەستاون خەریکە بەسەریدا دەکەون، وەکو چۆن ئینسان لە بن شاخێک بێت هەست بەوە بکا کە شتێک لەسەر شاخەکە بەردەبێتەوە سەر ئەو کەسەیە. ئینسانی ئیماندار گوناهەکانی وا دەبینێت کە لەسەر شاخێک گوناهەکانی وەستاون و خەریکە گوناهەکانی بەسەردا بەردەبنەوە. بەڵام ئینسانی تاوانبار گوناهەکانی وا دەبینێ وەکو مێشێک کە بە بەردەمیدا بێ و بڕوا چەندە حیسابی بۆ دەکات، هەر ئەوەندە حیساب بۆ گوناه و تاوان دەکات. بەڕێزان ئینسان دەتوانێت بەهۆی ئەو فەرمایشتەی عەبدوڵڵای کوڕی مەسعود کە یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بەڕاستی خۆی تاقیب بکاتەوە و ئیمتیحانی خۆی بکات. ئینسانی ئیماندار گوناهەکانی بە گەورە دەبینێ، گوناه بە گەورە سەیر دەکات چونکە خوای پەروەردگاری لە دڵدا گەورەیە. بەڵام ئینسانی تاوانبار کە زۆر گوناهی کرد، گوناه و تاوانی لەلا ئاسایی دەبێ و گوناه و تاوان بە گچکە سەیر دەکات. خوای پەروەردگار هەموو لایەکی لێ پەنادات. بۆیە پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم ئامۆژگاریمان دەکات، حەزەرمان پێدەدات، ئاگادارمان دەکاتەوە، دەفەرمە ئیاکم ومحقراتی الذنوب، ئامۆژگاریتان دەکەم، ئاگادارتان دەکەمەوە بەوەی کە گوناه و تاوان نەکەن، سەرپێچی نەکەن، گوناه و تاوان بەکەم نەزانن، چونکە فإنهن يجتمعن على الرجل حتى يهلكنا، چونکە جاری وا هەیە گوناه و تاوان پێغەمبەر دەفەرمێ ئەوەندە لەسەر ئینسان کۆ دەبێتەوە تاوەکو ئینسان بە هیلاک دەبا و بەرەو بە هیلاک چوونی دەبات. خۆی پەروەردگار پەنامانداد. ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم بەڕێزان پێمان دەڵێ کە ئینسان هیچ گوناهێک تەنانەت گوناهی گچکەش بەکەم سەیر نەکات، چونکە جاری وا هەیە لە گوناهی گچکەوە ئینسان بەرەو گوناهی گەورە و بەرەو سەرپێچی زیاتر دەڕوات. بۆیە جوان گوتراوەکە شاعیر دەفەرمێ لا تحقرن صغيرة إن الجبال من الحصى، دەفەرمێ هیچ گوناهێکی گچکە بەکەم سەیر مەکە چونکە چیا لە وردەبەر دروست بووە. ئەو بینایی کە دەیبینین لە چەند بلوکێکی گچکە دروست بووە، ئەو شاخەی کە دەیبینین لە وردەبەر دروست بووە. بۆیە پێمان دەڵێت ئینسان گوناهی گچکەش بەکەم سەیر نەکات، چونکە گوناهی گچکەش ئەگەر خڕبوونەوە سەر یەک و کۆبوونەوە جاری وا هەیە ئینسان بەرەو گوناهی زیاتر دەبن و بەرەو